هەرچەندە نزیکی هەفتەیەکی ماوە بۆ دەستپێکردنی خوێندنی ساڵی نوێ، بەڵام فرۆشگاکانی جلوبەرگی خوێندن چۆڵن و باستەم هاوڵاتیان ڕوویان تێدەکات. لە ماوەی سەعاتێکدا تەنها چەند خێزانێکی کەم دەبینیت کە بۆ کڕینی جلوبەرگ و پێداویستەکانی خوێندن بۆ منداڵەکانیان سەردانی فرۆشگاکان بکەن، ئەوەشەو کارەکەی بۆ دواکەوتن و نەدانی موچە دەگەڕێتەوە. شۆخان دایکی دوو منداڵە و هاتوۆتە یەکێک لە فرۆشگاکان، بەڵام بەهۆی دواکەوتنی موچەوە ناتوانێت وەک پێویست پێداویستەکانیان بۆ بکرێت. خوا ئاگادارە بەس قەرزەکەین بە قەرزەژین. ئەوە تا یەک تەلەبەیەکم هەیە ئێستا هاتوومەتە بازار بەس تۆزێ لاسیک و قەڵەم و جلوبەرگەکانی باینەوە هەزار بووە. ئەوە لەلایە کرێخان و لەلایە مۆلیدە. ئێستا من ئەوە تا جلوبەرگی ماڵەوەم بۆیان نەکڕیوە. هەرا ئەوە نەفریاکەوم جری مەکتەبی بۆ بکڕم. خۆ دوو ڕۆژتر ئەوە دستاناتەوە جلوبەرگیانەوێ شتیانەوێ. قەستەم بەخوا فرێ خۆت ناکەی بۆ خۆش شتێ بکڕی. هۆکاری ئەوەیە کە لە کاتی خۆیان موچە نادەن بەم خەڵکە. ئیش و کارەکە نەماوە. جلوبەرگەکانی خوێندن باپەی جۆر و نرخەکەی دەگۆڕدرێت بە جۆرێک لە 15,000 دینار و دەست پێ دەکات تا 25,000 دینار و لە مۆڵەکانیش دەکاتە 45,000 دینار. بەوتی فرۆشیاران ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر جلوبەرگ و پێداویستەکانی خوێندن دەکڕن، چونکە دەترسن دواکەوتنی موچە بەردەوام بێت و ببێتە هۆی زیان بۆیان. میران ماوەی زیاتر لە 10 ساڵە کاری فرۆشتنی جلوبەرگ و پێداویستەکانی خوێندکاران دەکات و دەڵێت هەرگیز وەک ئێستا دۆخی بازاڕ خراپ نەبووە. ئەگەر مەکتەب نەکرێتەوە و موچە نەدرێ و خەڵک شت نەکرێم شتان نامێنێتەوە، ئەبێ هەڵیگرینەوە بۆ ساڵێکی تر بۆ کاتێکی تر پیس دەبێ ئەبێتەوە هی زەرەر. ئەو بازارەکەەوە کاتی نزیکی مەکتەبەوە خۆتان بینیوتان نەزان چۆن چۆڵە هیچ نییە، خەڵکێکی جەگەر بێت پرسیارەکە شت ناکرێت. لا بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانیش هیچ بڕەپارێک نییە تا بتوانن وەک هاوکاری جلوبەرگی خوێندن بۆ خێزانانە بکڕن کە توانای کڕینیان نییە. لەم منبەرەیەوە بە دایک و باوکو کەس و کار دەڵێن ئێمە زەختمان لە هیچ کەسێ ناکەین، هیچ قوتابخانەی ئەگەر بڵێ بچن لە فڵان شوێن بکڕن لەوێ لەوانەیە گرانتر بێ، بەڵام دەبێ مۆحەد بێ، بەڵام دەتوانێت لەکوێ بیکڕێت لەکوێ هەرزان بێ بیکڕێت. ئەمە بەنسبەتەوەی ئێمە لە میزانێمانە هیچ پارەیەکمان لە بەردەستان نییە بۆ کڕینی کەلوپەلی قوتابیان و خوێندکاران. ئەگەر لە بەردەستمانە بواە ئەمان توانی بەڕاستی ئەو پارەیە خەرج بکەین. خۆتان نەزان وەزعی سوورە وەزعی پارە و وەزعی میزانەیە چۆنە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانی. هەموو ساڵێک لە دەستپێکی خوێندندا خێرخوازان باکڕینی جلوبەرگ و پێداویستەکانی خوێندن هاوکاری بەشێک لە خێزانەکان دەکەن تا منداڵەکانی ناوشەوی هەمووان بتوانن درێژە بە خوێندن بدەن. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.